سڵاوتان لێبێت و ئەم کاتەتان باش لە کۆوارەوە پێکەوە گرنگترین هەواڵە هونەری و کولتوریەکانی هەفتە دەبینین پاشان بڕگە سەرەکیەکانی کۆوارتان پێشکەش دەکەین. بەڕێوەبەرایەتی گشتی پەیمانگەکان و مەشقکردن پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر بەشی میوزیک کەرنەڤاڵی عود و گۆرانی و میوزیک بە سەرپەرشتی دکتۆر جەنگی جەلال ساز کرد. لە کەرنەڤاڵەکەدا کۆمەڵێک گۆرانی و مەقامی کوردی پێشکەشی ئامادەبوان کرا. هیوامم چالەچانە بەرەو زیادبوون بڕوە و گەنجی زیاتر بێتە ناو مەیدانەکەەوە لەم چالەچانە کۆمەڵە گەنج دەرەکەوێت کۆمەڵە گەنجی بەهرەمەند دەرەکەوێت بە دوو مقام بەشداریم کرد مقامێکی حیجاز لەگەڵ مقامێکی بەیاتی شێوە لە ئیزاری گەرمیا. بۆ ساڵی سێم پەیمانگەی هونەرە جوانەکان ئەو کەرنەڤاڵە ئامادە دەکاتن بەڵام ئەو ساڵ جیاوازتر بوو پرۆژەکەمان گەورە کرد خەڵکانی دۆک و کەرکووکمان تێدا بەشدار کرد بۆ ئەوی لە هەولێری پایتەختەوە ئەو خەڵکی دێ دەنیشی شارە زایلاوەکو و ئەو شێوتنە کوردیانە بێت کە لە دەڤەری گەرمیانە ئێمەش هەوڵمان داوەکەوە دەستی ئەو کەسانە بگرین کە لە دەروی ناوەندە پسپۆرەکان توانیان نییە خو دەرفەتیان نییە بێنە ناو بواری هونەر ئێمە ئەوڕۆ لە ڕێی پەیمانگایەوە کەسانەمان هێنا ستەیج بە خەڵکمان ناسم بۆی بڵێن شەر نییە لە تۆ لە ناو پەیمانگە فێر مۆسیقای بێتوانین لە دەرەوەش بۆیەوە پەیمانگە هونەرە جوانەکە ئەو ساڵ بە شێوەشی جیاوازتر کاری کرد نەک تەنیا لەسەر قوتابیانی خۆی لەسەر ئەو کەسانە لە دەرەوەش کە بەهرەیان هەیە. لە شاری سلێمانی پێشەنگەیەکی کاریکاتێری سمێڵ بابڕەکان کرایەوە. کاریکاتێرەکان لەلایەن هونەرمەندی کاریکاتێریست بەکر عەبدوڵڕەحمانەوە دروست کرابوون و گوزارشتیان لەو مرۆڤانە دەکرد کە هەوڵی سەپاندنی دەسەڵاتی خۆیان دەدەن بەسەر دەوروبەردا. پێشەنگەیەکمان کردوتەوە بە ناونیشانی سمێڵ بابڕەکان. سمێڵ بابڕەکان ئەو کەسانەی کە بە هیچ جۆرە حساب بۆ بەرامبەرەکانیان ناکەن هێز و دەسەڵات و پاریان لەلا کۆبۆتەوانێ ئەمە چیرۆکی ئەمانە بە زمانی کاریکاتێر بجێڕمەوانێ بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوانێ تا ئەگاتە ئەم کاتی کە لەگەڵ ئێوە قسەکەم و بەدڵنیاییشەوە لە مانگی ئۆکتۆبەرە کە بەداخەوە ئێمە ڕفراندۆمێکمان تیا کرد نەتیجەیەکی بەخراپ کەوتەوە لە سەرمان هەر لەم کاتیا توانیمە قسە لەسەر 16 سێژ بێنمەوە یاد لە بەرەو زۆربەی ئیشەکانم ژمارە 16 تایە کە حەزەکەم بە تاکی کورد بڵێم ئەمە ژمارەیەکی شومە لە 16 سێ لە هەڵەبجە و 16 ئۆکتۆبەر لە دوای ڕفراندۆم کە بەسەرمان هاو تا ئێستش کە ڕۆژاوە ئەناڵێن هەر لە مانگی ئۆکتۆبەرایە ئەمێ دەور و نەخشی سمێڵ بابڕەکان ئەو کەسانەی کە ئیش لەسەر سڕینەوەی بەرامبەرەکەن ئەو کشانەی کەوا دەسەڵات و پاریان لەلا کۆبۆتەوە لە هەموو کایەکانی ژیانە بەداخەوە ئەو شتێک کە میلەتەکەمان بەدەستێناوە ئەمان جارێکی تر ئەیسەڵتەوە ئەمێ بڵم ئەم سمێڵ بابڕانە سمێڵیان جارێکە بێ بە خەنجەر جارێکە بێ بە دەمان چێلەوانەیە بەدەست باوکێکەوە بێ لە بەرەوەی کچەکە خۆشەویستی پێ کردووە بیکوژێ ئەبێ بە پەتیستێدارە لە شوێنێکە بێ بە شمشێر بەدەست کەسێکی تیرۆریستەوانێ ئەبێ بە گۆچان ئەمە ئەچێتە ناو هەموو کایەکانی ژیانەوانێ. ئەوە
وەک تابلۆکان چلودوو ئیشی کاریکاتێرین دواپەیامیشم ئەوەیە هەر لە ئیشەکانە کە ئاخر جار ئینسان ببگەڕێتەوە بۆ عشق بۆ خۆشەویستی ئەمە تاکە ڕێگایەکە بۆ ئەوی ئێمە لە سمێڵ بابڕان ڕزگارمان بێ بەڵام ئەمانە پێویستیان بە فلتەرێکەکەوە پێویستە سیستەمێک هەبێ بۆ ئەوی سنوورێ بۆ ڕق و کینەی ئەمانە دابندرێت. بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری دهۆک بەڕێوەبەرایەتی چالاکی وێژەیی ڕێوڕسمێکی ڕێزلێنان بۆ نووسەر سدیق شەڕۆ ئەنجامدا. سدیق شەڕۆ ساڵانێکە لە بواری ئەدەب و شەعردا جێدەستی دیارە، خاوەنی چەندین بەرهەمە و بەشێک لە شەعرەکانیشی کراون بە گۆرانی. افرج لێنانە بوو من موقفێکی هەلویستێکی هۆزادا سێ تشت پەیدا کردم، سێ ڕێز لێنان بوون. یەک ئەوێ ڕێزمی گرتی ئەوە ڕێزلخۆ گرت التەخاخۆ گرت، یا دوێ ڕێزگرتن بوو هەمی ڕەوشەنبیرە هەمی ئەدیب دۆستا ئەڤروکە، یا سیێ ڕێزگرتن بوو قوتابیەت من دیێن دەرز داینێ یەشانازی مت کرد ئەڤروکە ئەو بەرهەمە یەوە قوتابیایە ئەو بەرهەمە یە من وا پێیگە مشتەرەک کەس گەرە کەی خۆشبش بەرچێ ئەز ڤڕاندمە فساحا کوراپانە ئەدەبیات ئەجارەکەدی پیرهاتنێت منێت بەرێک کەڤن زڤڕاندنەڤە و دەرمان بۆ ئێشامر کو ئەس چێمەڤە خۆنەیەخم ئیرادە بۆ من چێ بوو. گروپی سکێچ لە شاری هانۆڤەر شانۆگەریەکیان نمایش کرد. ئەم گروپە بە شێوازی شانۆیی ڕاگوزەری کار دەکەن، بەو پێیش بینەر بەشدار دەبێت لە نمایشەکەدا. ئێمە شتەکانمان ئامادەکراو نییە وەکو خۆشتان بینیوتانە ئێمە دقێکمان نیە پژ نابەستین بە هیچ دقێکتەنە ئەوە نەبێ ئێمە پێشتر خۆمان ئامادە کردووە لەسەر ئەوەی کە کارکتەرەکانمان بەقوت بکەین بتوانین ئەکتەرەکان خۆیان پڕ بنکەێنە سەرشانەوە چاوەڕێی هەموو شتێک بن کە بینەر داوایان لێ ئەەکە تەنهاشت ئێمە بینەر شوێنمان ئاياتێت یان ناوی کارکتەرەکەمان ئاياتێ و دواتر ئێمە ئیش لەسەر ئەوەکەین و دیمەنیان بۆ دروستەکەین و دیمەنەکانیش بە زۆری بەپێی بۆچوونی خەڵکەکە حەز ئەەکەن چی ببینن ئەو دقەی لەسەر شانۆ ئێمە یەکسەر ئەوە بۆیان نمایشەکەین و ئەوە ڕاگوزەریە. ئەم گروپە داهاتی ئەم نمایشەیان پێشکەشی کوردانی ڕۆژ ئاوا دەکەن. جیاواز لە بیرۆکەکان لە چوارچەوەی زۆر جیاوازە خولێنەوەوانێ چونکە بینەری جیاوازمان هەیە خۆشبەختانە و هەر کەسە و بیرۆگەیەکی جیاوازمانەیەاتێ و لە کۆتاییە بڵێن بڕیارە درێت چ کاراکتەیەوە گرێ لەسەر چ بیرۆکەیەک ئیش بکەین. گۆڕانی من بۆتە گوت. ئێوارەیەکی زۆر خۆش بوو کە ئەم شانۆکەریە ئەم نمایشە هونەرمەندانی کۆکردبووە کارێکی لە شوێنێکی ئەڵمانیا و هاتبوون لە شارەکانیەوە بەجاجیا شتێکی جوانیان کرد شەیەکی خۆش بوو چێژمان لێوەرگرت لە هەمووی خۆشترەوەی کە یعنی پاهێنی ئەم داهاتی ئەم کۆبوونەوەی ئەم نمایشە بۆ کوردانی ڕۆژ ئاوایە.
لە شارۆچکەی سەید سادق و لە ڕێوڕسمێکدا کتێبی نامەی شاعرێک بۆ سۆفیا بڵاو کرایەوە لەلایەن پشتیوان هەڵەبجێی نووسەرەوە واژۆی لەسەر کرا. ئەمڕۆ کوڕێکمان لێرە ساز کرد لە شارۆچکەی سەید سادق بە خۆشحاڵی بۆ دووەمین جارە لێرە کۆرساز دەکەین. سەبارەت هەم بە خوێندنەوەی چیرۆکێک و دووبارە گفتوگۆکردن لەسەر بواری چیرۆک و تەکنیکانی چیرۆک و دووبارە بڵێن بڵاوکردنەوەی ئەو کتێبەی کە ئێستا لێرە چیرۆکێکمان لێ خوێنەوە نامەی شاعرێک بۆ سۆفیا. بە بەڵگەکردنی کاری هونەرمەندان و تابلۆکانیان بەشێکە لە دۆکمنتکردنی کولتوری ئەو نەتەوەیە. هەروەها بەزیند و هێشتنەوەی کارە هونەریەکان. هونەرمەندی شێوەکار وهبی ڕەسوول لەم بڕگەیەدا باس لە دواهەمین کتێبەکانی دەکات کە تایبەتن بە بواری شێوەکاری و هونەرمەندانی کورد. یەکێک لە کتێبەکانی بە ناوی وتن و وێنایە، ئەوی تریان خوێندنەوەیە لە زەمەنی شێوەکاریدا. وهبی ڕەسوول توانیوێتی لە ڕێگەی کتێبەکانیەوە بزافی پێشکەوتنی هونەری شێوەکاری کوردی بە دۆکمنت بکات. دەربارەی ئەو دوو کتێبەی لەم ساڵەکە چاپ کراون، کتێبی یەکەمیان بە ناونیشانی وتن و وێنە. پرۆژەکە پرۆژەی با بڵین وەرزێکی تەلەڤیزیۆنی بوو کە چواردە چاپێکەوتم لەگەڵ چواردە هونەرمەندی کوردستانی باشوور تیا کرد و لەو هونەرمەندانەی کە خاوەن ستایلی تایبەتی خۆیان و کەسایەتی تایبەتی و ڕوانگەی تایبەتی خۆیانن. بەڕاستی هەندێکیان لە دەرەوەی وڵات دەژین و هەندێکیان لەناوە. ئەم چواردە با بڵین چاوپێکەوتنە و ئەم چواردە دیالۆگە ئەکادیمیە بەڕاستی وەک بیرۆکەیەک ئەوەم بۆ هات کە لە چوارچێوەی کتێبێکە پوخت بکرێتەوە دابنرێکە لەبەر دەستی خوێنەر و وەرگری ئەو زانیاری و شارەزایە هونەریانە ئەبێت، چونکە وێڕای ئەوەی کە ئەمە بە پوختی با بڵین چواردە چاوپێکەوتن چواردە دیالۆجی وا کە بچێتە چوارچێوەی یەک کتێبەوە هاوکات با بڵین لە ناو با بڵین ئەو دیالۆگانە پرسیاری هاوبەشی تایە. هەندێک پرسیار کە لە زۆر لەو هونەرمەندانە کراوە هەمان پرسیار ئایا هەر کەسێکیان چۆنی وەڵام داوەتەوە بە پێی ڕوانگە و بۆچوونی خۆی. ئەمە سەرباریەوەی کە هاوشانی ئەم دیالۆگە ئەکادیمیانە بەشێک لە تۆمارکردن و بە دیکۆمنتکردنی مێژووی شێوەکاری کوردی لە خۆ ئەگرێ کە ڕووناچیە خاتە زۆر قۆناغ لە قۆناغا با بڵین شێوەکاریەکانی کورد بەگشتی و بە تایبەتیش لەسەر ژیانی ئەو هونەرمەندانە کە ئەمەش با بڵین دیوێکی بزاوتی شێوەکاری ئێمە کە دیکۆمنت ناکرێ زۆر جار بیرەوەریەکان لەگەڵ هونەرمەندەکانە ئەڕۆن. کتێبی دووهەمم کە ئەم مانگی پێشوو لە مانگیدا با بڵین چاپکراوە هەر ئەم ساڵ خوێندنەوە لە زەمەنی شێوەکاریە پراکتیزێکی ڕەخنەیە کۆمەڵی وتاری ڕەخنەیە کە دەربارەی پراکتیزەکردنی ڕەخنەی بەسەر هونەرمەندە شێوەکارە کوردەکانایە هەر لە مێژوویکی زۆر کۆنەوە تاوەکو کۆمەڵی هونەرمەندی با بڵین لاوی زۆر نوێ کە با بڵین کۆشین و کارکردنیان چۆتە کایەکانی مۆدرنە و دوای مۆدرنەوە یا دوایەکانی مۆدرنە و پۆست مۆدرنەوە. دەستپێکی کتێبەکە بە پێم خۆش ئاماژە بۆ بم بە بابەتێک دەستپێکە کە ئەمە دۆزینەوە و کەشفێکی خۆمە کە بۆ هونەرمەندێکی زۆر کۆنی کوردم کردووە لە لۆڤەر لە بابڵین لە لۆڤەری باکووری فەڕەنسا کە لۆڤەریتان لانس لۆڤەری پێئڵن لەوێ کە دو-سێ ساڵ لەمەوە پێش کارەکەیم بینی لەسەر مس بەرەنجامیاوە لە بابەتەکەی
ناسەردین شای قاجارە لە فەتەی قاجارەکانە ژیاوە بە ناوی بەهرامی کرماشانی کارەکە لە شوشە گیراوە لەوێ و بە با بڵین نازناوەکە زانیم کە ئەو هونەرمەندە کوردە. هاتووم لە مێژووە دەسم پێ کردو و بەراوردکاریەکەم کردووە بە کوردستانی ئەمدی و هاوشانی با بڵین محەممەد ئەمین زەکیبە کە لەم ساڵانی دواییە دەرکۆ ئەویش کە خاوەنی چەند تابلۆیەکی بەتایبەتی بە ڕەنگی ئاویە بەراوردکاریەکەم کردوون چکە ئەویش ئەو سەردەمەی خۆی بەهرامی کرماشانی نێراوە بۆ ڕۆژئاوا بەڵام دەستنیشان کراود نییە لە سەربوردەکە بە تایبەت بۆ چ وڵاتێ نێراوە بەڵام چۆتە ڕۆژئاوا و هونەری ئەکادیمی ڕۆژئاوایی خوێندووە جایە لە هاوشانەکانی خۆی کە لە فترەی قاجارەکانە ڕسمیان کردووە نیگارن کێشاوە بۆیە بەراوردێکم کردووە بە محەممەد ئەمین زەکیبەش کە محەممەد ئەمین زەکیبەک ئەو کاتە لە قوتابخانەی ڕۆژێ ئەسکەری و دواتر لە ئەعدادی ئامادەی ئەسکەری لە بەغا هاوشانی با بڵین کاری سەربازی و شارەزای سەربازی شارەزای هونەریشی وەرگتەوە کاتە لە ڕێ ئینگلیزەکان و کە تازەترین و نوێترین با بڵین زانیاری و زانستی هونەریان لەگەڵ زانستەکانی کا بە و دەستە ئەفسەرە کوردە بەخشیوە بۆیە بەراوردکاریەکم کردوون لە بینیانە کە هەردووچیان با بڵین سودمەندی هونەری ڕۆژئاوایی بوون. دووهەم کتێبە کە بەڕاستە و خۆی دراساتی با بڵین یا توێژوونە و لێکۆڵینەوەی ڕەخنەی لەسەر هونەرمەندانی کورد کرێ لە هەموو تەمەن و لە هەموو نەوە جیاجیەکانی ئەم سەردەمەی کوردستان وەگوتم کەتیانە لە ئەوانەی کە لە کۆچکردون و لە ژیانە نەماون تاوەکو گەنجی زۆر تازە پێگەشت و کە ئیشی زۆر هاوچەرخەکە ئەمە با بڵین لە سەرچاوە دەگمەنەکانە کە کۆشینێک و هەوڵێکی ئاوا گشتگیر و سەرجەمی کۆکاتۆ لە نێوان ئەم و هەموو نەوە و با بڵین دەستە هونەرمەندە تایبەتانە کە کاریان کردووە. یەکێک لە هونەرمەندە شێوەکارەکانی شاری کەرکووک عەلی حوسێنە لە منداڵیەوە ڕەنگەکان هاوڕێی ئەو بوونە و لە کەرکووکەوە بەرەو یۆنان هاوڵی ڕێگاکەی بوونە لە سەرەتای دەستپێکردنی بە شێوازی ئینتیباعی لادیەکانی کوردستانی دروست کردووە بەڵام ئێستا ستایلەکەی گۆڕاوە زیاتر بەرەو ئەبستراک دەڕوات. من ئەگەر بێتەوە بگەڕێمەوە بۆ سەرەتای مناڵی من هەستم کرد یعنی کە لە سەرەتاییەوە وەکو بڵێ دەستی ڕسم هەبوو بەڵام خۆم نەمەزانی زیاتر مامۆساکانم منیان هانەدا و تەرجیع کرد بە بیرم دێ دوای سەرەتاییش چوومە ناوەندی لە پۆلی یەکی ناوەندی بووم تەمەن لە کەرکووک لە ناوەندی ئیمام قاسم ئەو جا بە بیرم دێ مامۆسایەکە بوو خۆی ئەکادمی تەواو کردبوو قەت لە بیرم ناچێت خەڵکی بەغا بوو ناوی موفق بوو یعنی بەڕاستی منی زۆر تەشجیع کرد من نەمەزانی کە تا ڕادێ من ئەوەندە بەهرەکەم تایە و ڕسمەکەم کاتێککە مەسەنا ئەیوت بابەتی ڕسم بکەن بابەتێکی کۆمەڵایەتی من ڕسممە کرد ئیتر ئەو زۆر بایاخی بە مندا بە پۆلەکانی ترێوت ئەویت بڕۆن تەماشای ڕسمی عەلی بکەن. لە ساڵی 1982 لە شارۆچکە چەمسەماڵ پێشانگای یەکەوم کردەوە هەر بە هاندانیشی مامۆستایان و مەسەلا ئەوانەی دەوروبەر لەوێ پێشانگایەکەم کردەوە ئیتر ئەوە بۆ هاندەرە من بۆ ئەوەی دەستکەم بە ڕەسمکردن بەڵام دوایی تەماشام کرد ئەمە جیهانێکی زۆر فراوانە ئەمە ئەو جیهانەنێک لە کاتێکتا من ئەکادیمیم تەواو نەکردبوو ئیتر دەستم کرد بە خوێندنی ئەو کوڕاسە و ئەزمموی مەسەرەن هونەرمەندێک 50 ساڵ چۆن ئیشەکە و کارەکانی چۆنەوەچم یعنی بەڕاستی جیهانێکی زۆر سیر بوو لامەوە چۆن ڕنگدانی و چۆن فێری ڕەنگە بیم ئیتر ئەوە بوو سێ پێشانگام کردەوە لە 1982 تقریبا یەکێکیان هەر هێم بوو زەیتی بوو ئەوەی تریان کاریکاتێر بوو دانەیەکشان پۆسەر بوو پۆسەر وجا وەکو سەرەتایە یعنی ڕەواجی تایبەتی خۆیە بوو دوایی وەستان من وەستان تا کاتی ڕاپەڕین
دوای راپەڕێنی تر تقریبا سربەستیەکە دەستمان کرد بە یشکردن و من بوومە هەر ئەندام بوون لە سندیکای هونەرمەندان ئەوجا هەر یەکێتی هونەرمەندانم پێوت کۆمەڵە پێشانگای هاوبەشمان کرد لە سلێمانی هاتین لە هەولێر کردمانەوە وەکو هونەرمەندانی کەرکووک شەوجا ئێمە لە سلێمانی بووین ئیتر ئەمە وای لە هەر تا چوومە هەندەران چوون بۆ وڵاتی یۆنان بەڕاستی من 10 ساڵ مامەوە لەوێ کۆمەڵێ پێشانگام کردەوە کۆمەڵێ بەشداریم کرد لە پێشانگای هاوبەش لە ناوەڕاستی ئەسینا ئەتوانم بڵم یەکەم کوردم لە ناوەڕاستی ئەسینا توانیم پێشانگایەکی تایبەتی بکەم بە تەک هونەرمەندێکی مەسەرەن بڵێن هۆڵەندیەوە یان هونەرمەندێکی یۆنانی و ئەمریکای لە کاتی ئۆلۆمپیاتە 2004 وانە ئەمە بۆ من زۆر شتێکی چاک بوو یعنی سەرەتایەکی باش بوو بۆ بەردەوام لەسەر ئەو سەرەتایە ینی تر تقریبا گەیشتە قۆناغێک ئەو ڕێبازی کە بەکارمێنە کە ستایلە بەکارمێنە ستایلێکی ئینتیباعی بوو زیاتر حەزمە کرد ڕسمی سروشتی هەندێک تەختیتاتم هەبوو لەوە خۆی لە کوردستان کردبووم دەسم کردە زیندووکردنەوەی و سروشتی یۆنانیش سروشتێکی جوان بوو یعنی ئەمە لای یۆنانیەکانیش تقریبا هینێکی هەبوو وەکو بڵێ ڕنگدانەوەیەکی هەبوو ئیشەکانی منیان پەسەند دەکرد ئەو جار وای بە ئاوی ئەم کرد شتەکان یعنی ئەمە بۆ من سەرەتایەکی زۆر چاک بوو کە بەردەوام بووم تا 2007 گەڕامەوە بۆ کوردستان کە وێنەکەمە کێشە وام دانا گوندی جاران خانوو بەتێک خانوو بەسەر خانەوە بەڵام منزوڕەکەیم تاو ناکرد خەریکە وەکو بڵێ خانووکان ڕخێ بۆ چونکە کاتەکە کاتێکی ئاسایی نەبوو جاوەش کە ئیزانی ئینسان لە کاتی وەزعەکە کە ئەنا ئاسایی بێسێرەکەی یەکگرتن زۆرە بێ خەریکە شێوازەکە مەگۆڕێ خەریکە ئێستا ئەم پێشانگایە تقریبا 19 تابلۆ ئەگرێ 19 تابلۆی قەوارە جیاواز گەورە و بچووکی تیا هەیە بە شێوازێک کردومە ئەتوانە خۆم ناوی بڵێم ئینتیباعیە بەڵام ئینتیباعیشی تەجریدی بەرەو چی ڕۆم بەرەو تەجرید ڕۆم بەرەو ئابستراکتە ڕۆم لە دوا بەرگەدا باس لە تێکەڵکردنی هونەری کوردی و ئەڵمانی دەکەین. ساڵانە هونەرمەندان و هونەردۆستان بە مەبەستی تێکەڵکردنی هونەری وڵاتان چالاکی جۆراوجۆر و پێشەنگەی جۆراوجۆر دەکەنەوە. لە ئەڵمانیا پێشەنگەیەکی شێوەکاری بۆ هونەرمەندێکی کورد و خاتونێکی ئەڵمانی کرایەوە. عەباس ماندێیە تابلۆکانی دەربارەی جینۆسایدی ئێزدیەکانە و لەگەڵ کارە هونەریەکانی سێلڤێرا نایسا نمایشی کردوون. من شێوازی کاری من دا ئەسڵدا من ڕئال کار دەکەم ینی واقعیت کار دەکەم بەڵام لەو دەمێک کە هاتوومە ئەوروپا کەمێک شێوازەکەم گۆڕیوە و مقدارێک ڕئال دەگەڵ کاری مۆدێرنم تێکەڵ کردووە شێوازی تازەم داناوە بۆ خۆم. بە بیر و باوەڕی من هونەرمەند معمولاً لە دەوروبەری خۆی لە هەر شتێک کە دەقەومێ هەر شتێک پێش دێ بۆ ژیانی بۆ پێش دێ بۆ گەلەکەی پێش دێ بۆ زۆر شتان کە پێش دێ تەئسیر لەسەر ئەو ڕسمانی دادنێ چون ئێمە وەکو یەک هاندەرین ئێمە دەتوانین پەیغام و مشکلاتی خەڵکی بە ڕسم بە موزیک بە زۆر شتی دیکە ئەمە دەتوانین بە گەل بە دنیا ڕابگەینین. ئەمە پێنجەمین ساڵە ئەم پرۆژەیە بەردەوامە. بێجگە لە بەشی وێنە بەشی شانۆشی لە نهۆمی خوارەوە هەیە. ئێمە چەند هونەرمەندی شارەکان لە نەتەوەجیاکان پێکەوە بەشدارین. بەش بە حاڵی خۆم ستایلی من بەکارهێنانی تابلۆی دروستکراوی کۆن بوو. دووبارە نەخشاندنیان بە کۆلاژ و ڕەنگی تایبەت بەخۆم.
من زۆر خۆشحاڵم کە توانیمە لە ئێران بۆ ئەوڵین کەڕەت کاربستاڵی مامۆستا هەژار تەقفیمی کاک محەممەدی ماملێ مامۆستا سوارەی لە خانی زادە مامۆستا حەسەن زیرەک مامۆستا محەممەدی قازی بە زۆر یەک لە مامۆستایانی گەورە کار بکەم بە خزمەت بە گەلی کورد بکەم و هیوادارم دیسان توانم دەو ڕگایەدا قەڵەم لێدەم و نەقاشی کار.